سەبارەت بەم هێرشانەی تورکیا من وەکو هونەرمەندێک ئیدانەی ئەم کارە دەکەم داواکارم لە حکومەتی مرکزی و لە حکومەتی هەرێم ئیدانەی ئەم کارە بکەنەوە قبوڵی نەکەن ئیدر خاک ببەزێنن سنووری خاکەکەمان ببەزێنن مەبەستی تورکیا لێدانی پەک نییە مەبەستی ئەو ڕەشترە مەبەستی ئەوەیە کوردستان داگیر بکە من وەکو دانەتەهیر ئیدانەی ئەم کارە دەکەم ئومێدەوارم حکومەتی هەرێمیش هەڵوێستی هەبێ ئیتر لیان قبوڵ نەکەن و ئیتر بەسە ئەمە بەداخەوە ئێمە لەم هەرێمە یاخود دەتوانم بڵێم لەم شارە لە نێوان دوو حکومەتی یعنی دوو حکومەت خاوەنداریەتیمانەکە چی حکومەتی هەرێمی کوردستان وچی حکومەتی عێراقی بەداخەوە ئەبینی سیادەیان پێشێ لەکرێ و شکوی نەتەوەیان ئەشکێندرێ هیچ هەڵوێستێکیان نییە و تەنانەت بە بەیاننامەیەکیش ناتوانن ناڕزایەتەکانیان دەرببڕن و ئەو هێرشانە ئیدانە بکەن بەڵام لە هەمان کاتا ئەبینین کە لە وڵاتێکی دوور شتێک ڕوئەدا حەدەسێک ڕوئەدا هەمویان دێنە بەردەم شاشەکان و دێنە بەردەم دێنە سەر ڕاگەیانەکان ئیدانەی ئەو کاراکەن بەڵام بۆ ناوخۆی خۆمان هیچ هەڵوێستێکیانە من لێرەوە داوا لە حکومەتی هەرێمی کوردستانەکەم بەو پێی کە خاوەندارێتی هەرێمی کوردستانەکە و خۆی بە ئیدعای یەکگرتنەوەی هەر چوار پارچەی کوردستانەکە بەڵام تەنها ئەوە دوورشمی باق و بریقە زۆر دوورە لە ڕاستیەوە چونکە ئەوەی ئەبینین ئەمڕۆکە خەڵتانکردنی ئەو ناوچانە لە خوێن و کوشتن و قەتڵ و عامکردنی ئەو خەڵکە سیڤیلە ئەمە تەنها ئەوەی لێ ئەکەوێتەوە کە ئەمانە جێگای ئومێد و متمانەی خەڵکینین بە پێچەوانەوە وەلاو ئینتیمایان من وای ئەبینم وەلاو ئینتیمایان بۆ دوژمنانمان زیاترە وەلاو ئینتیمایان بۆ ئەو دەوڵەتە داگیرکەرانە زیاترە بە هەر مەبەستێک بێت هیچ باکیان نییە بەو کوشتارگایی کە ڕۆژانە لە باشووری کوردستان ئەنجامەدرێ پەکەکە ئەو هێزەیە کە هەموو کات لە کاتی تنگانەیە فریامان کەوتون لە کاتی تنگانەیە بەهانەی پارچەکانی کوردستانەوە هاتوون بۆ ئەگەر ئەمە مەبەست نەبێ و مەبەستێکی سیاسی نەبێ و دەستێکی ئەنقەس نەبێ بۆ داوای چوونە دەرەوەی پەکەکەکەن پەکەکە لە سەر خاچی کوردستانە و خەباتی خۆی ئەکا و هیچ کات ئێمە لەگەڵ ئەوە نین کە پەکەکە ئەو ناوچانە چۆڵ بکە بینیمان لە کاتی داگیرکردنی شنگال یاخود ئەتوانم بڵێم کەوتن و فرۆشتنی شنگال ئەوان بەهانەی خەڵکەکەەوە هاتن و ئەوان توانیان ببنە پاڵپشتێکی بەهێز بۆ ئەوێ تەنانەت ئەتوانم بڵێم لە بارودۆخەکانی ناو شاری کەرکووک ناو شارەکانی هەرێمی کوردستان لە شەڕی داعش لە بەرەنگاربوونەوەی تیرۆر پەکەکە دەوری باڵایان هەبووە بۆیە ئەمە زوڵم و ناحەقێکی گەورەیە بەرامبەر گەریلاکانی پەکەکە دەکرێت هێرشکرێتە سەر پێگەکانی پەک کە بە ناوی پەکەوە ئەوێت تەواوی باشووری کوردستان داگیر بکات وەک دیارە مەبەستی تورکیا تەنها لێدانی پەکەیان لە ناوبرنی پەککە نییە بەڵکو تەواوی داگیرکردنی باشووری کوردستان یان سڕینەوەی نەتەوەی کوردە لە باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان وەک بینیمان لە ناوچی لە ڕۆژاوای کوردستان ئەفرین داگیر کردەوە ئێستاش دیواری کۆنکرێتی کردەوە بە دەوریا ئێمەش وەک گەنجانی کەرگووی دانەوەی هێرشانەکەن هیوادارین دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان ئیدانەیە بکەن و هەڵوێستیان هەبێ بەرامبەر هێرش و داگیرکەرانە لەم چەند ڕۆژەی پێشوو تورکیا بۆمبارانی هاوڵاتی سیڤیلی کرد لە چیایی کورتەک ئەندامی چەند خێزانێکی کردە ئامانج چەند سیارێکی کردە ئامانج و دیارە و هێرشانە کاکرێتە سەر هاوڵاتی سیڤیل بە ئەنقەستە و هیچ بیانوویەکی بەدواوە نییە.